ئەگەر ئەمن لەو شاخەیە خۆ فڕدەمە خوارەوە ئەرێ هەر بەڕاست ئەوە ڕاستە کە دەڵێن ئینسان هەموو شتێکی لەسەر نووسراوە. ئەی کەواتە ئینسان ئەگەر گوناه و تاوانێک دەکات ئایا تاوانی چییە لەوەدا کە لەسەری نووسراوە؟ وەرە با وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە. زۆر ئاسانە بە ئیزنی خوای پەروەردگار. ئینسان کە لەسەری نووسراوە خوای پەروەردگار عیلمی ئەوەل و ئاخیر دەزانێت و زانیاری بە هەموو شتێک هەیە. ئەوەی کە خوای گەورە نووسیویەتی کە ئێمە بە ئیرادەی ئازادانەی خۆمان هەر کارێک دەکەین، نەک نووسیبی کە بە زۆر دەبێت ئێمە ئەو کارە بکەین. خوای گەورە بە زۆر هیچ شتێکمان پێ ناکە، بەڵکو ئیرادەیەکی ئازادی پێداوین، ڕێگاشی بۆ ڕوون کردینەوە، پێغەمبەریشی بۆ ناردوین. هەر کەسێک هەر کارێک دەکات خوا دەزانێت چی دەکات. باشە ئێستا من لەو شاخەیە خۆ فڕەمەدەمە خوارەوە ئایا کەس زۆرم لێ دەکات یاخود بە ئیرادەی ئازادانەی خۆم خۆ فڕێ دەدەم ئەگەر بمەوێت؟ دەیکەواتە ئینسان کە کەس زۆری لێ نەکات بە ئیرادەی خۆی کە هەر کارێ بکات. خوای گەورە فەرموویەتی خۆتان مەکوژن، بەڵام کەسێک خۆی دەکوژێ و خراپە دەکات کەواتە هەر تاوانی خۆیەتی و هیچ پەیوەندیەکی بەوەوە نییە کە شتێک لەسەرت نووسرا بێ خەتای ئەوە بێ یاخود ئینسان تاوانی نەبێت. کەواتە ئەوە بکە کە خوای گەورە فەرموویەتی، واز لەوە بێنە کە خوای گەورە چی لەسەر نووسیویت.